ئەمەی ئەمڕۆی ١٨ کەیس بوو کە تاوانبارەکان سزای خۆیان وەرگتووە لە دادگای مەدەنی و دادگای سەربازی. ١٨ کەیسی دادگای مەدەنی بووە، تاوانەکانی 2 سێی سلێمانی، سەشی هێزەکانی دادگای هێزەکانی ناوخۆی ئاسایشی سلێمانی لەگەڵ دادگای سەربازی. ئەمانە لەلایەن هێزەکانی ئاسایش دەستگای ئاسایشی هەرێم بەڕێوەبەتی ئاسایشی سلێمانی، ئاسایشی قەزاونەحیەکان و ئاسایشی ڕاپەڕین دەستی بەسەر گیراوە و کەسەکان تۆمەتبارەکان ڕەوانەی دادگا کراوە. دوای کە دادگایەکان تەواو بۆ پلەی کۆتایی وەرگرتووە، تاوانبارەکان سزا دراون. ئەم ڕەمادانە ڕەوانەی بەڕێوەبەتی تەندروستی سلێمانی ئەکرێت و ئێمەش دوای پێکەنانی لیژنەیەک لە ناوبردی مادە هۆشبارەکان بە ئامادەبوونی نوێنەری دادگا و هێزەکانی ئاسایش ئەم ڕەمادانە لەناوە برێت. ئەمانەی ئەم کەیسانەی ئەمڕۆی 2016 تیا بووە، حەڤەی تیا بووە و هەژدەی تیا، زیاتریش 2007 بووە کە یەکلایی کراتەوە بڕیاری قەتعی لە دادگا وەرگراوە و کەسەکان سزای خۆیان وەرگرتووە. سزاکانش بەپێی چ مادێک دەست مادەی مخدراتی عێراقی. سزاکان 3 ساڵی تیا بوو، ساڵی تیا بوو، زۆرترینش 15 ساڵی تیا بووە. ئازاد دەکرێن ئیتر حکمی خوان طبعا 3 ساڵە 3 ساڵەکەی تەواکرێت دوای ئازاد دەکرێت. 2000 حەبی ترامادۆڵ بوو 200 میلیگرامی کە ئەمە قەدەغە کراوە بەکارهێنانی. 187 گرام مادەی کریستاڵە، ئێستا مادەی کریستاڵ زۆر بووە بەکارهێنانی. 504 گرام مادەی هۆشبەری جۆراجۆر ئیلە ئەفیتامینە، شیشەیە، توتنە، هێروینە، میثادونە. 580 گرام تلیاک بووە، نزیکەی 2 کیلو حەشیش بووە، نزیکی 4000 دەنگ حەبی جۆراجۆر بووە، حەبی فەل بووە، دیازپام بووە، سومادرین بووە، حەبی ڤالیوم بووە، چەندین جۆری تری حەبی مادەی بەهۆشبەر بووە.